لبيك اللهم لبيك. مەراسیمەکانی حەج جیاواز لە ساڵانی پێشوو لەلایەن میوانانی ماڵی خوا لە بەیتولحەرامی شاری مەککەوە بەڕۆیشتن بەرەو مینا دەستی پێکرد کە بە ڕۆژی تەروێ ناسراوە و تا ڕۆژی کۆتایی جەژن مەراسیمەکان بەردەوام دەبن. لە کاتێکدا ئەم ساڵ جیهان گیرۆدەی دەستی پەتای ڤایرۆسی کۆرۆنایە و سعودیەش یەکێکە لەو وڵاتانەی ڤایرۆسەکە تێیدا بڵاو بۆتەوە، بۆیە حەجی ئەم ساڵ بە بەشداری تەنیا 10,000 حاجی بەڕێوە دەچێت. لە کاتێکدا ساڵی پێشوو نزیکەی 2,500,000 لە سەرانسەری جیهانەوە ئامادەی بوون. هەرچەندە دەوڵەتی سعودیە سەرەتا ڕایگەاند کە تەنیا ڕێگە بە 10,000 حاجی ناوخۆ دەدات بەشداری حەجی ئەم ساڵ بکەن، ئەویش بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆناوە. بەڵام دواتر چەند راپۆرتێکی ناوخۆیی ئەویان ئاشکرا کرد ژمارەیەکی زیاتر بەشداری دەکەن کە لە سەدا 7 بەشداربووانی وڵاتانی دیکە دەبن و لە سەدا 30 سعودی دەبن. ژمارەی بەشداربووانیش دەگاتە نزیکەی 10,000 کەس. بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکانی حەجی ئەم ساڵ ژمارەیەک ڕێکاری توندی تەندروستی گیراونەتە بەر لە پێناو ڕێگری لە زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا. ئەوەش لە کاتێکدا پێشتر حرەمی مزگەوتی مەککە بەسەر نوێژخوێنان و زیارەتکاراندا بۆ ماوەیەک داخرا بوو. ئەو ڕێکارانەی گیراونەتە بەر بریتین لە بەستنی دەمامک، هەروەها دروست نەکردنی قەرەباڵغی بە جۆرێک نابێت لە مەودای 50 متردا زیاتر لە 10 حاجی هەبێت. ڕێگەش بە حاجیەکان نادرێت کە دەست بدەن لە کەعبە و بەردەڕەشەکە. چوارچێوەیەکیش لە چواردەوری دیواری کەعبە دروست کراوە تا حاجیان لی نزیک نەبنەوە و بەریەکەوتن دروست نەبێت. میوانانی ماڵی خوای گەورە پاژەوەی سەفا و مەروایان ئەنجام داوە ئەم شەو چوونەتە مینا و لەوێ دەمێننەوە، پاشان سبەینە دوای نوێژی بەیانی بەڕێ دەکەون بۆ ئەنجامدانی دروشمی وەستان لە عەرەفات کە بە گەورەترین دروشم دادەنرێت. لە ڕۆژی عەرەفەدا حاجیان لە دوای گوێگرتن لە ئەوتاری عەرەفە زیکر و پاڕانە و سوپاسی خوددا دەکەن و تا ڕۆژ ئاوابوون دەمێننەوە. لە دوای ئەوەش بەڕێیەکەون بۆ مزدەلیفە و لەوێ دەبن تا نوێژی بەیانی یەکەم ڕۆژی جەژنی قوربان کە ڕۆژی 10 ذیلحیجە. لە دوای نوێژی بەیانی لە مەشعەرول حەرام دووبارە لە خوای گەورە دەپاڕێنەوە. لە دوای ئەوە دەچنەوە بۆ مینا بە مەبەستی ڕەجمکردنی شەیطان، پاشان قوربانیەکانیان سەر دەبڕن. لە دوای هەموو ئەو مەراسیمانە میوانانی ماڵی خوددا دەگەڕێنەوە بۆ کەعبە و تەواف بە دەوری بەیتدا دەکەن. دواتر دووبارە میوانانی ماڵی خوددا لە هەر 3 ڕۆژەکەی دیکەی جێژندا 3 جار شەیطان ڕەجم دەکەن کە بە ڕەجمی یەکەم و ناوەڕاست و کەعبە ناو دەبرێن. بەو جۆرە کۆتایی بە حەج دێنن. هەر حاجێکیش دەتوانێت بگەڕێتەوە بۆ دووبارە تەوافکردنەوە و ماڵ ئاوایی لە ماڵی خوای گەورە.